مامۆستا عەزیزی مەلایڕەش یەکێک لە قەڵەمە دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی و خاوەنی چەندین ڕۆمان و چیرۆک و چەندین بەرهەمە بۆ مناڵان دیارە بەشێک لەم کەسایەتیانە لەلایەن بەشێک لە ڕێکخراوە هەرە دیارەکانەوە ساڵانە بیرلەوە کرێنەوە کە بتوانن ڕێزلێنانیان بۆ بکرێت و لە پای ئەو خزمەتەی کە بە بواری ئەدەبیەکەن جا لە هەر ژانرێکی ئەدەبیاتە بێ لە ئێستا لەلایەن دامەزراوەی کەریمی عەلەکەوە ڕێزلێنان بۆ ئەم قەڵەمە جوانەی نێو ئەدەبیات کراوە. لە پای ئەو خزمەتە گەورەی بە زمان و ئەدەبی کوردی کردووە دامەزراوەی کەریمی عەلەکە مەراسیمێکی ڕێزلێنان بۆ مامۆستا و نووسەر عەزیز مەلایڕەش ڕێکخست. لە مەراسیمەدا کە ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران و هاوڕێی مامۆستا عەزیز ئامادەبوون لە دۆکۆمنتاریەکدا تیشک دخرایە سەر ئەو بەرهەم و نووسینانەی کە مامۆستا عەزیزی مەلایڕەش لە بوارەکانی ڕۆمان و شێعر و چیرۆکی مناڵان پێشکەش بە ئەدەبیات و کتێبخانەی کوردستانی کردووە. عەزیزی مەلایڕەش لە ساڵی 1937 لە گوندی چاغەمیرە لە هەولێر لەدایک بوو و وەک مامۆستا و نووسەر خزمەتێکی گەورەی بە زمان و ئەدەبی کوردی کردووە بەتایبەت شێوازی هەولێری کە لە نووسینەکانیدا بە تەواوەتی ڕەنگی داوەتەوە. سەڵاوی خۆشەویستی، سەڵاوی نەمری، سەڵاوی یەکسانی لە شاری شێخی نەمرەوە لە شاری مەولانە خالیدی نەخشبەندیەوە بۆ خەڵقی هەولێر وەکو خۆیان دەڵێن خەڵقی شاری قەڵاو و منارە. پێخۆشحاڵم ئەمڕۆ کە لەم شارە قوتابێ بە ئەمەکەکە و دڵسۆزەکەی شێخ مەحموودی نەمر کە کەریمی عەلەکەیە ئەمڕۆ حوزوری هەیە لە ناوەندی ڕۆشنبیری و لە ناوەندی ئەدەبدۆستان و کەسانی بە ئەمەکی وشەی کوردی لە شاری هەولێرە. هیوادارم کەوا ئەم یادەی کە مامۆستا عەزیز مەلایڕەش کرایەوە دووبارە و چەند بارە بێتەوە هەتا بارانی ڕەحمەتی نووسین و وشە داڕژێ جاریشتر بەسەر شاری هەولێری قارەمانە.